بسم الله الرحمن الرحيم. بناوی خدای بەخشندە و میهرەبان. والعصر. سوێن بە زەمانە، سوێن بە کاتی عەسر. إن الإنسان لفي خسر. بەڕاستی ئادەمیزاد لە زەرمەندی و خەسارەتمەندیدایە. إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بێجگە لەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کرداوە چاکەکانیان ئەنجام داوە، ئامۆژگاری یەکتریشیان کردووە و هەمیشە پابەندی حەق بن. پابەندی حەقش پێویستی بە خۆڕاگری هەیە، لەبەر ئەوەی بەردەوام بن ئامۆژگاری یەکتر بکەن تاوەکو هەمیشە بەردەوام و خۆڕاگر و ئارامگریش بن. صدق الله العظيم. خدای گەورە ڕاستوێژە.